گورزا کاریگەرەکەی ئەمریکا ئاسمانی عێراق هۆرێمی لە هێرشی درۆنەکان کشومات کرد. دویەم مانگە ئەمریکا هێرشێکی بەرفراوانی کردا سەر گروپە چەکدارەکان و میلیشیاکانی سەربێران لە ناوچەی بووکەماڵی سنووری عێراق و سووریا و چەند ناوچەیەکی دیکەی سووریا کە بە هۆی ژمارێکی زۆر لەو چەکزارانەی کوشت و جبەخانەکانی وێران کردن. هێرشەکەی ئەمریکا لە تۆڵەی هێرشەکەی سەربنکەی تەنەفی وڵاتەکەیدا بوو لە ئوردن کە بە هۆیەوە 3 سەربازی وڵاتەکەی کوژران و دواتریش گروپە چەکزارەکانی نزیک لە ئێران بەرپرسیارەتی خۆیان لە هێرشەکە ڕاگەیاند. لەو کاتەشەوە لە دوای هێرشەکەی ئەمریکا هێرشە درۆنیەکان ڕاگیران. ئاسمانی عێراق هۆرێم کشومات بوو. ئەو هێرشە درۆنیانەی گروپە چەکدارەکان دەیان کردا سەر هێزەکانی هاوپەیمانان لە ئاینە سەد و ناوچەکانی دیکە و لە فڕۆکەخانەی هەولێر و هەریر بە تەواوەتی ڕاگیران. گورزا گورچک بڕەکەی ئەمریکا لە میلیشیاکان هەرزوێرانیشی هێنایە سەرخەت بەوەی لە زاری وتەبێژی وەزارەتی دەرەوەی وڵاتەکەیەوە بێبەریبوونی خۆی لە هێرشی گروپە چەکدارەکان ڕاگەیاند بۆ سەر هێزەکانی ئەمریکا. هاوکات لە نوێترین پێشاتیشدا گروپی نوجەبای عێراق کە زۆرترین هێرشیان دەکردا سەر هێزەکانی ئەمریکا دوێنێ ڕایەنگەیاند هێرشەکانیان بۆ سەر ئەمریکا ڕادەگرن. بە پێی زانیاری هەواڵگریەکان ئەمریکا لە دوای هێرشەکەی سەر بوو کەماڵەوە تاوتوی ئەوەی کردووە هێرشی تونتر بکاتە سەر گروپە چەکدارەکان و دەستیان لێ نەپارێزێت. هەر بۆیە ئێران ئەو گروپانەیە گەزار کردوتەوە کە هێرشەکانیان ڕاگرن چونکە هێرشەکان بۆ سەر ئەمریکا و کاردانەوەکانی کاریگەری زۆر دەکەنە سەر کەمپینی هەڵبژاردنەکانی ئەمریکا کە بڕیارە کۆتایی ئەم ساڵ بەڕێوە بچێت. بۆیە بایدن لە ژێر شارێکی قورسدایە بۆ هەر هێرشێک ناچار دەبێت کاردانەوەی توندی هەبێت. هەرچۆنێک بێت ئەمریکا بە گورزێک لە سووریا و ئاسمانی عێراق هۆرێمی کشومات کرد لە هێرشی درۆنەکان. هێزەکانی هاوپەیمانان و لایەنانەشی کە ترسی هێرشە درۆنیەکانیان هەبوو ئەم مانگە شەوان بە ئارامی و دڵنیایی دەخەون.